بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ یەگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم. لە بەرنامەی باس و خواستی ئەمڕۆماندا باس لە گرنگی ئەدەب و هونەر دەکەین لە لای منداڵان. بێگومان هەمیشە وتراوە و باز لەوەکراوە کە منداڵ پاکترین مەخلوقی خوایە و هەموو نەخش و یان بۆنە ویستێکی گەورەکان دەتوانرێت لەسەر منداڵ جێ بکرێتەوە و منداڵەکان بەو ئاراستەیەدا یا بەو ویست و خواستە گەورە بکرێن و پەروەردە بکرێن کە گەورەکان دەیانەبێن. ئەدەب و هونەریش یەکێکە لەو بوارە گرنگانەی ژیانی منداڵەکان، هەم لە پەروەردەکردن هەم لە بنیادنان و ڕاهێنانی منداڵەکاندا گرنگیەکی گەورەی هەبووە و هەمیشە میلەتە یا کۆمەڵگە پێشکەوتوەکان هەوڵیان داوە لە ڕێی ئەدەب و هونەر و بوارە جیاجیەکانی ئەدەب و هونەرەوە منداڵەکان بە شێوازێ پەروەردە بکەن کە ببنە ژیلەمۆیەک یا چرایەکی ڕۆشن بۆ داهاتووی خۆیان و کۆمەڵگەکەیان. لەم بەرنامەیەدامە باس لە گرنگی ئەدەب و هونەر دەکەین لە ژیانی منداڵەکانماندا، تا چەند ئەدەب و هونەر گرنگن لە ژیانی منداڵەکانی هەر یەکێک لە ئێمەدا. ئایا ئەدەب و هونەر دەتوانن منداڵەکانمان بەرەو ئاراستەیەکی باش و سەقافەتێکی باش بەرن لە داهاتوودا کە وەکو ئەڵێ بەرچاوی خۆیان و ڕێگای خۆیان ڕۆشن بکەنەوە و دواتریش ببنە چرایەکی ڕۆشن بۆ کۆمەڵگەکەیان. باز لە بوارەکانی ئەدەب و هونەر دەکەین. ئایا لە هەرێمی کوردستاندا میدیاکان و بڵاوکراوەکانی بواری منداڵان بەتایبەت ئەو گۆڤارانەی کە لە بواری گەشەپێدانی منداڵ یان لە بواری خەندەبەخشین و هەمەڕەنگەتی بواری منداڵانە کاریان کردووە تا چەند توانیویانە ئەدەب و هونەر بە منداڵانی ئێمە ئاشنا بکەن. ئایا هەموو منداڵێک ئەو توانە و بەهرەیەی تێدایە کەوا بتوانێت ئیستیفادە لە هونەر و ئەدەب بکە، یان ئەمە شتێکی تایبەتیە و وەکوڵێ خوای گەورە بە هەندێک لە منداڵەکانی داوە؟ چۆن دایک و باوکەکان، کۆمەڵگە، مامۆستایان لە قوتابخانەکان هەموو چین و توێژەکان ڕۆڵیان هەبێت لەوەی کە منداڵان لەگەڵ ئەدەب و هونەردا نێوان و پەیوەندیەکیان هەبێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز تەها ئەحمەد نووسەر و بەڕێوەبەری نووسینی گۆڤاری خەندەی منداڵانم کردووە. مامۆستا تا زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ بنەوەیانی کەناڵی پەیام. زۆر بەخێر بێی. مامۆستا سەرتا پێم خۆشە بزانم کە ئێمە باسمان لە ئەدەب و هونەر کرد، بەتایبەت ئەدەب و هونەر، گرنگی ئەدەب و هونەر لای منداڵ مەبەستمان چییە و ئەدەب و هونەر واتە چی؟ لە ڕاستیە ئەدەب و هونەر و بەتایبەتی لای مناڵ، ئەدەب و هونەر خۆی لە خۆیان ئامانج نییە. بگرە ئەدەب و هونەر بریتیە لە وەسیلەیەک بۆ گەیشتن بە ئامانجێک کە بمانەوێ لە ڕێگایەوە کۆمەڵێک ئامانج بێنینە دی، بەتایبەتی لە لای مناڵان. ئەدەب و هونەر بە هەموو ژانرەکانیەوە و بە هەموو پێکهاتەکانیەوە کە بریتیە لە کۆمەڵێک چالاکی مرۆڤ لە ڕووی زیهن و بڵێن قسەکردن و چۆنەڵی توانایی هەتا بەدەنیش، یعنی لێهاتووی دەست و پەنجە و دەستڕەنگینی و لایەنی عەقلیشەوە، زۆر جار لە لایەنی ڕۆحیشەوە کە کاریگەری هەیە لە بواری ئەدەب و هونەرە بەگشتی. ئەمانە هەمووی ئەمانگەیەنێ بە ئامانجێک و بە دیاریکردنی ئامانجێک ئەم ئەدەب و هونەر بەکارەهێنین ئەیگرینە بەر ڕێگایەکە بۆ ئەوی کە مناڵ بتوانین لە ڕێگایەوە ئەو ئامانجانەی کە ئەمانەوێت بەدی بهێنین. بۆ نمونە مناڵێک ئەمانەوێ سەرەتا ئێمە مرۆڤ هەمومان بە مەرحەلەی مناڵیاتی ئەپەڕین. هیچ مرۆڤێک نییە مەرحەلەیەکی یعنی گەورە بوو بێت و مەرحەلەی مناڵی تێنەپەڕان بێ و ئەشێ مرۆڤێک مەرحەلەکانی تری مرۆڤایەتی تێنەپەڕێنێ وەکو گەنجایەتی و یان پیر بوون ئەکرێ هەر لە مناڵیەوە وەفاتکە. بەڵام مناڵ بەعام هەمومان هەموو ئینسانێک ئەو مەرحەلەیە بڕێ و هەستیارترین و گرنگترین مەرحەلەی مرۆڤە کە ئەبێ لە هەموو بوارێکە ئەم مرۆڤە پێ بگەێنین و پەروەردەی بکەین. و ئەدەب و هونەریش خۆی وتمان وەسیلەیەکە بۆ پێگەیاندن، بۆ نمونە لە ڕووی فێربوونەوە و بەتایبەتی لە ڕووی مناڵە پەروەردەیکێ، چۆن پەروەردە بێ، مناڵێک پەروەردەیەکی ڕاستی بکەین، دروستی بکەین، ئینسانێکی باشی لێ دەرچێت، ئینسانێک بێ بشێ لە کۆمەلگایە
کەسێکی باش دەرچێ هەروە بێتەوە چۆن ئەم ئینسانە ئەو تاقە و توانە و بەهرانی کە هەیەی پەری پێ بدەین لە ڕێگای ئەدەب و لە ڕێگای هونەرەوە لە ڕێگای نووسینەوە لە ڕێگای بڵین دەربڕین تعبیرکردن لە بیرۆڕاکانی لە ڕێگای نووسینەوە لە ڕێگای شێعرەوە لە ڕێگای وێنە کێشانێکەوە لە ڕێگای لە هەموو ئەو بوارانی کە لە ئەدەب و هونەرە لە ڕێگای نواندنی جەستەییەوە کە بتوانێت لە ڕێگای زیرەکی و چۆنەڵی ئەو کاران ئەو بوارانی کە ئەم ئیشیان تیاکە بۆیە ئەدەب و هونەر لە ڕاستیە خۆی وەسیلەیەکەن بۆ گەیشتن بە ئامانج کۆمەڵێک ئامانجی گەورە و چۆنڵی گرنگ هەیە بۆ مرۆڤەکان و بە تایبەتی لە لای مناڵ کە بتوانی ئەم مناڵە لە داهاتووە ئینسانێکی لێ دەرچێ بەهرەمەند مناڵێک کە شت فێر ببێ پەروەردەیەکی جوان پەروەردە ببێ و بوارەکانی ئەدەب و هونەریش فراوانە و ئەو وەسیلانەشی کە لە ڕێگایەوە ئێمە ئەتوانین ئەو بەهرانە تاقیب بکەینەوە لە لای مناڵ زۆرن هەم ئەو وەسیلانی کە لێوەی بڵاوە بێتەوە بۆ نمونە تۆ پێشەنگایەکەکەیتەوە یان تۆ گۆڤارێکت هەیە تایە بە تایبەتی گۆڤار کە هەم شێعرە هەم چیرۆکە هەم وێنە کێشانە هەم وێنە گرتنە یان تعبیرکردنی مناڵە خۆی ببینێتەوە لە ناو گۆڤارێکی مناڵانە یانەوە تا ماوەیەکی بەرنامەی مناڵانە کە کۆمەڵێک بڕگە و بابەتی ئەدەبی و هونەری لە خۆگرێ بۆ مناڵ کە تۆتوانی هەم ئەم مناڵە فێر بکەی هەم پەروەردە بکەی هەم بەشێکی گەورەش لە لای مرۆڤ بریتە لە کات بەسەر بردن سەرگەرمی یا تا چۆنەڵی کەیف خۆشی بە تایبەتی مناڵ کە وەکو گەورە نییە پێویستی بەوەیە لە ڕێگای یاریەوە لە ڕێگای خۆشیەوە تۆ بتانی شتی فێرکەی بۆیە ئەبینین لە زۆربەی وڵاتانە گۆڤارەکانە گەر ببینین یان کتێبەکانە گەر ببینین خۆی سیرەکەی بووکەڵی جوانی پێواکەن یان فێربوونەکان زیاتر لە ڕێگای یاریەوەیە لە ڕێگای ئەو شتانەوەیە بۆچی بۆی کە مناڵەکە خوێندنەوەی لا خۆشەویستکە بۆی کە مناڵەکە حەزی لە بوارەکە بێ و بتوانێت بنووسێ بتوانێت بخوێنێتەوە دوایی لە کاتی گەورەبوونیە ئەم حەز و خولیا و خۆشەویستی بۆ خوێندنەوە بۆ نووسین بۆ بابەتەکانی تری هونەر و ئەدەب بتوانێت وای لێ بکە بەردەوام بێ ئەو ڕێچکەیە کە ئێمازانین مرۆڤەکان بە چی پێشەکەون بە زانست و زانیاری و خوێندن و نووسین و لەو شتانەوە ئینسان ئەگات بە زۆر باشە زۆر باش مامۆستا بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێوەی بەڕێزیش هەر پرسیار و سەرنجێکتانە دەتوانن لە ڕێی پەیجی پەیام تیڤ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بینێرن و ئێمەش لێرەوە ڕاستەی جەنابی مامۆستایەکەین بەتایبەت لە بواری گرنگیدان بە ئەدەب و هونەری مناڵان مامۆستا باسمان لە ئەدەب و هونەر کرد با باز لە گرنگیەکەی بکەین گرنگی ئەدەب و هونەر کاتێکە ئێمە دەڵێن پێویستە منداڵەکانمان ئاشنا بن و ئاش ببنەوە لەگەڵ ئەدەب و هونەردا چ گرنگیەک بە منداڵەکانمانە بەخشێوە گرنگی ئاشبوونەوەیان لەگەڵ ئەدەب و هونەردا لە چیدایە خۆی گەرمە پێچەوانەکەی وەرگرین یان گەر مناڵێک خولیای ئەدەبی یان خولیای هونەری نەبێت چی لێ دەرەچێ ینی خەریکی چیە بێ بۆ نمونە ئێستا بە تایبەتی لەم سەردەمی تەکنۆلۆژیایە زیاتر مناڵ خەریکی یاریە ئەلکترۆنیەکانە کە ئەمە کاتێکی زۆریشی لێ بە ڕاستە هەندێک توێژینەوەڵێ ئەمە ئیسفادەی عەقلی هەیە عەقلی مناڵە جوڵێنێ زیاتر تەرکیز لای مناڵەکە دروستەکە یان چۆنەڵی هەندێک خوی شەڕانگێزی لە مناڵەکەیە کەمەکاتەوە لە ڕێگای ئەو یاریانی کە بەکارێنێ بەڵام دوجار کاتێکی زۆری لێ ئەبا ئەگەر هاتوو ئەو کاتەی دیاری کراونە بێ ینی ڕێک نەخرابێ بۆ نمونە دوورەکەوێتەوە لە خوێندنەوە دوورەکەوێتەوە لە بابەتە زانستیەکان دوورەکەوێتەوە لە ئەو بابەتانی کە مرۆڤ زیاتر گەشە پێدا لە ڕووی نووسین و خوێندنەوە و وێنە کێشان و ئەدەب و ئیتر لایەنەکانی تر وەرزش لەلایەن جەستەوە لەلایەنی هەموو بوارەکانی ئەدەب و هونەرەوە ئەدەب و هونەر گرنگیکی زۆریان هەیە لە لای مرۆڤ بۆ بە تایبەتی لە لای مناڵ ئەو ئەدەب و هونەر لە ڕێگای ئەدەب و هونەرەوە توانی مناڵ فێری ئەوە بکەی تەنانەت شتی زانستی پێ بڵێ
یعنی تۆ توانی لە ڕێگای چیرۆکێکەوە کۆمەڵێک بابەتی زانستی هەیە ئەم مناڵە فێر ببێ دەربارەی بابەتە زانستەکانی فەلەک و دەربارەی طب و دەربارەی زانستەکان هەموو جۆرە زانستەکانی تر کە هەن ئەتوانین تۆ لە ڕووی زانستیەوە ئەم مناڵە کۆمەڵێک معلوماتی زانستی پێ بدەیت و ئێستا دیقەت بدەیت زۆربەی ئەفلام کارتۆنە تازەکان یعنی سێرەکەی جاری وا هەیە تێڕوانینی فەلسەفی یان تێڕوانینی شتی بڵێن گرنگ لە ژیانی مرۆڤەکانە ئەخزێنە ناو بڵێن ئیفلام کارتۆنەکانەوە یعنی تەنها مجرد ئەفلام کارتۆنیش کورد نەکراوەتەوە لەوەی وەکو چیرۆکێک و کات بەسەر برنێک نە ئێستا بۆتە بابەتی زانستی بۆتە بابەتی فکری بۆتە بابەت یعنی زۆر بابەتی فکری هەیە ئێستا لە ڕێگای ئەفلام کارتۆنەکانەوە کە ئێستا بەداخەوە لای ئێمە لەبەرەوەی کە بواری مناڵ پشتگوێ خراوە بە عام لە هەموو ڕوانگەکانی بینراوە و بیسراوە و نووسراوە ئەبینین لە وڵاتانی تر زۆر گەشەی پێدراوە بۆیە ئەبینین ئەو ئەفلام کارتۆنانن کە هەن ینی تازەکان هیچی زۆربەی نەگەیشتۆ بە ئێمەیان تەرجەمە نەکراوەتە سەر زمانی کوردی مناڵی کورد ئیسفادەی لێ بکە بۆیە سێرەکی کەناڵێکی تایبەت بە مناڵان کە ئەفلام کارتۆن بە زمانی شیرینی کوردی بەو شێوەیە نییە هەیە محاولە هەیە بەس شێوەیەکی کەمی هەیە سێرەکەین لە ڕووی گۆڤارەوە فەقیریەکی تەواو هەژاریکی تەواو هەیە لە ناو کۆمەلگای ئێمەیە و چ داعمی حکومی چ داعمی لایەنی خەڵکانی سەرمایەدار نییە بۆی کە برۆ بدا بەم لایەنە کە زۆر گرنگە لە ژیانی مناڵانە سوود بە تواناکانی مناڵە گەیەنێت چ لە ڕووی گۆڤار کە هەبێ هەیە چەند گۆڤارێکەیە بەس زۆر لە نێتاقێکی محدودە هەر تەنانەت لە لای باوکو دایکی مناڵانیش سیرەکەی ئەو ئەهەمیەتی نییە بتوانێتەوە بپرسم پاشتر باس لەو بڵاوکراوە گۆڤارانەکەین بۆچی لە کۆمەلگەی ئێمەدا تا ئێستا هونەر و ئەدەب ناڵێم هەر نییە و گرنگی پێنەدراوە بەڵام لە چاو ئەو گرنگی و زەروریەتی بوونەی کەمترین ئاوردانەوەی بەلاوە دراوە تەنانەت بتەوێنێتەوە لە هەندێ ناوچە و هەندێ عایلە و خێزانیشدا لەوەچێ باسکردن لە ئەدەب و هونەریان منداڵەکان دەست بداتە قەڵەمێک وێنەیە بکێشێ نەخش و نیگارێک شتێک ڕەنگکە لەوەچێ قەدەغە و بڤە بەیانی بە جۆرە لە جۆرەکان بەرگێکی حرامەتی بەسەرا ئەبڕن بۆچی لە کۆمەلگەی ئێمەدا کەمترین ئاور لە گرنگی ئەدەب و هونەر دراوەتەوە ڕاستە فەرمووی ینی ئێمە گەر تۆزێک بگەڕێنەوە بۆ سەردەمی بڵین پێشووتر یعنی ئەبینین خەڵکانی کە بۆ بواری مناڵان نووسیویانە لە بواری شیعرە لە بواری ئەدەبی مناڵانە لە بواری هونەری مناڵانە چ مۆسیقا چ وێنە کێشان چ ئەوە سێرەکی بە پەنجەی دەست ئەژمێرێن و ئەگەر بشبینین زۆربەی منهەجەکان بە تایبەتی منهەجی کوردی سێرەکەی کێ ڕۆڵە بینێ لەو منهەجەیە لەو قۆناغە هەستیارەی پەروەردەی مناڵ لە قوتابخانەیە بێگومان ئەدەب و هونەری کوردی ڕۆڵە بینێ لە پێشخستنی مناڵ لە قوتابخانەیە بۆیە سێرەکەین خەڵکانێکی زۆر بەهرەمەند و ناودار و کەسانی زۆر ناوازەمان هەبووە کە لە بواری ئەدەبی مناڵانە نووسیوانە کەمتر یعنی شتی زۆر داهێنانی شتی زۆر جوانیان کردووە بەڵام ئێستا هەستەکەی لەم سەردەمەیە لە بواری مناڵانە کەمترین خەڵکێک لەو بوارەیە ئیشەکە لەو مەجالەیە ئیشەکە یعنی تقریبەن خەریکە وای لێدێ کەسەکە کە گەورە ئەبێ وازانێ گەورەی لەوەیە کە بۆ گەورە بنووسی بەڵام وەک پاولۆ کۆیلۆ قسەی جوانی هەیە دەربارەی ئەدەبی مناڵان کە یعنی ئەدەبی مناڵان هیچی کەمتر نییە لە ئەدەبی گەورەکان بۆ نمونە کابراوە ئازانی تر گەر ڕۆمانێکی بۆ گەورە نووسی ئەو کاتە ئەتوانێت توانای خۆی بسەلمێنێ نەک لە بوارێکی مناڵانە بنووسیان شعرێ بنووسیان چیرۆکێ بنووسێ بەڵام ئەو قۆناغە کە هاتووە هەر بەلاوازی هاتووە و ئێستش سیرەکەین ئەونەی تر لەم دنیای تەکنەلۆژیا و مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یعنی تۆ دیقەت بدە گەورەترین کە ئێستا خەڵکی مەشغوڵ کردووە تۆڕە کۆمەڵایەتەکانە و ئەشبینین مناڵ دەسیاوەتە تۆڕە کۆمەڵایەتەکان بەس کەمتر ئەبینی بڵین پیجی مناڵان
یان کە خزمەت بە مناڵ بکە بوونی هەبێ یعنی زیاتر گەورەکان مەشغوڵی خۆیانن ئاور نادەنەوە لە مناڵان چ لە حکوومەتەوە بیگرە هەتا باوکێک دایکێک لە ماڵەوە کە بتوانێت مناڵەکەی ڕابێنێ لەسەر نووسین خوێندنەوە یعنی قۆناغێکە بۆ تەنها گەورە بۆ مناڵی نووسیوە بەڵام ئێمە لە گۆڤاری خەندە تەجروبەیەکمان هەبوو و هەست دەکەم کە تەجروبەی سەرەتاژ بوو کە شتێکی وا بێتە ناو گۆڤاری مناڵانەوە ئەوە بوو ئێمە داوامان لە مناڵە کرد مناڵ خۆی شعر بنووسێ بۆ خۆی یعنی هەر ئەدەب و هونەری مناڵان لەوەیان نەمێنێتەوە گەورەکان بۆی بنووسن و ئەم لەبەریکە نە وا بێت خۆی بنووسێ با سەرەتا کرچ و کاڵ بێ باهین بێ بەڵام کە ئەم مناڵە لە سەرەتاوە خۆی تعبیری لە هەستەکانی خۆی کرد لە ڕێگای شعرێکەوە لە ڕێگای وێنە کێشانێکەوە لە ڕێگای چیرۆکێکەوە گەرباسیکی کورتی ژیانی خۆی ڕۆژانشی کردبێ ئەمانە هەمووی ئێستا ئێمە لە مەرحەلەیەکان کە مناڵیش خۆی بتوانێت لە بواری مناڵانە خۆی لە ئەدەب و لە هونەرە جێدەستی هەبێ بتوانێت مناڵانی تر لێوی بتوانێت پامێک بگەێنێ بە مناڵان کە بتوانێت لە ڕێگای نووسینێکەوە لە بواری گۆڤارە بێ یان سیرەکەی لە بەرنامەیەکی مناڵانە بێ یانەوە تا کە وا هەستکە خۆی تیا ببێنێتەوە بۆ نمونە زۆربەی ئەکتەرەکان ینی ئەوانی ئەو فلم کارتۆنانە مناڵەکان کە تەماشای فلم کارتۆنێکە کەن خۆیان لێوێتە بەتاڵەکە یعنی ئەیانەوێ لاسایی بکەنەوە بۆیە بڵین لایەنێکی گرنگ هەیە لە مناڵەکە ئەوش بریتێ لە لاساییکردنەوە کە ئەتوانن چ گەورەکان چ مناڵەکان خۆیان لە بواری ئەدەب و هونەرە وا بکەن مناڵان ڕابێنن لەو بوارەیە لەو مەجالەیە چ لە هونەر چ لە ئەدەب چ لە ینی لە هەموو مەجالەکانە بتوانن کاری باش بکەن بتوانن داهێنان بکەن بتوانن شت فێر ببن لەو مەجالەیە زۆر باش بەباز لە بوارەکانی ئەدەب و هونەر بکەین ئایا ئەدەب و هونەر تەنها ئەو شتۆ ڕواڵەتیانن کە ئێمە بینی و مانجاران لە مەکتەبدا دەرزی هونەر هەبوو تەنها بریتی بوو لە سرودوتنێک و کێشانی وێنەیەکی شاخ و کۆمەڵی خۆر و ئەو شتانە ئەدەب و هونەر تەنها ئەمە یان کامانن بوارە بەرفراوان و بەربڵاوەکانی ئەدەب و هونەر بەڵێ خۆی لە قوتابخانەیە زیاتر چۆنەڵی چ لە مەجای سرودا کە هەبوو بڵین وانەی سرود هەبوو چ وانەی وێنە کێشان هەبوو بڵین هونەری وێنە کێشان هەبوو ئەمانە زیاتر وەکو فەراغ بەکارهێنران یعنی لە ئەنجامی کۆمەڵێک وانەی زۆر کە مناڵ ئەی خوێن ئەهاتن ئەم بوارەیان وەکو کات بەڕێکردن یعنی وەکو فەراغێک وەکو ڕێستێک بۆ مناڵ ئەیان و یعنی زۆر گرنگی پێ نەئەدرا بۆچی چونکە ئێمە خۆمان نەزانین سیستمی خوێندنی ئێمە چ لە ئێستایان چ لە ڕابردووە سیستمی خوێندنمان چ لە ڕووی کاتی مەجای خوێندنەکە و چ لە ئەو بوار و ئەو بۆ ڕەخساندنی کە هەیە بۆ مامۆستا بۆ مەجای پەروەردە نەرەخساوە لە قوتابخانەکانە بۆیە لە ماوەیەکی کەما تۆ ناتوانانی مناڵەکە هەم وانەی چ لە وەرزش کە چۆنڵی هونەرەکانی جەستە ئێمە لە وەرزش هەرەوە نییە تۆ تۆپێکی بێتێ لە ساحەیەکە بڕاد و گۆڵی بکە و خۆی خۆڵاوی بکە و هەرچەنە لە قوتابخانەکان شوێنێکی پاک و ڕێک و باشمان نییە بۆی کە بتوانن مناڵەکان کاتیشی لێ بەسەر بەرن تەنانەت یعنی تۆ هەرونە کاتەکەی پێ بەڕێ بکەین نە یعنی سێرەکەی لە وڵاتانی ترەگە دیقەت بدەین مەجالێکی زۆر فراوان هەیە لە کاتی خوێندنە بۆ کات بەسەربردنی مناڵەکان چ بە وەرزش چ بە وێنە کێشان چ بە مۆسیقا یعنی تۆ بینی لە ناوەندەکانی خوێندنی ئێمە هەمووی ئالەتێکی مۆسیقی نابینی مناڵێک خۆی لەسەر ڕابێنێ یعنی نە لە ماڵەوە بوارەکەی هەیە خۆی لەسەر ئالەتێکی مۆسیقی ڕابێنێ یان نە لە مەکتەبەکە شاشکەوەی یان لە مەکتەبەکەیان ئەبینی مەجالێکی هەبێ وێنەیەک بکێشێ یان مامۆسایەکی پسپۆڕی وێنە کێشان هەبێ سێرەکەی یان مامۆستایەکی وەرزش
کە بتوانێت لە هەموو بوارەکانی جوڵی جەستەی مرۆڤ کە بتوانێت برەوی پێبدا هەر مەسەلەی دووگۆڵی نەبێ یان کۆمەڵێک یاری زۆر زۆر هەیە کە ئینسانەکان هوەری جەستی خۆیان دەتوانن تیا تاقی بکەنەوە بەهرەکانیان تیا تاقی بکەنەوە لە ڕووی وێنە کێشان لە ڕووی مۆسیقا بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمەیە ئەم شتانە هەمووی فەرامۆش کراون یعنی سیرەکەی گەورەکان مافیان خوراوە چ جای مناڵ کە تۆ بتەوێ ئەو بواری مناڵانە حەقی خۆی بدەیتێ چ لە بواری ئەدەبە بە شێوە فراوانەکەی بتانی لە مەکتەبە مامۆساکان چ لە وانی هوەر و ئەدەبە بتوانن مناڵەکان فێری ئەوە بکەن فێری نووسین بن فێری یعنی تەنانەت ئێمە لە مەکتەبە لەوانی کوردیا داڕشتنمان هەیە داڕشتنەکە مامۆستا مناڵەکان ڕناهێنێ خۆیان بینوسن داڕشتن خۆیەوەی مناڵ خۆی تعبیر لەو شتە بکە کە بینوسێ بۆی فێری نووسین بێ مامۆساکە داڕشتنێکی بۆ نووسیۆڵە تۆ لەبەریکە وەکو تەڵقینێکە کە ئەمە زۆر زۆر خراپە بۆیە ینی نابینی زۆر نووسەرمان کەمە چ لە بواری گەورەشە چ لە بواری مناڵانە یعنی لە هەردوو بوارەکە لە نووسینی نووسەر لە ئەدەبی مناڵانە چ لە نووسین لە بواری گەورەشە کەممان هەیە یعنی خەڵکێکەیە زانکۆش تەواوەکە ناتوانێت مەقالەیە بنووسێ چیرۆکێ بنووسێ شعرێک داڕێژێ یان زەوقێکی هوەری هەبێ تەنانەت گوێ لە شعرێ بگرێت گوێ لە مۆسیقایە بگرێت گوێ لە ینی بچێ بۆ پێشنگایەک بۆ سیرەکە ئێستا پێشنگاکانە کرێنەوە چۆڵە کۆنسرتێکی مۆسیقایی ئەکرێ ئەگەر بڵین هەر مۆسیقا بێ چۆڵە بەڵام سیرەکەی لە بوارەکانی ترە کە بواری چۆنەڵی زۆر ڕێکخراونین یان زۆر ڕاقینین کە ئینسانی پێ بڵین گەشە پێ بدات چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی زەوقی هوەریەوە چ لە ڕووی نووسینەوە چ لە ئەوانەوە مەجالەکان زۆر وەکو چۆنەڵی شێوەیەکی لاواز بەدی ئەکرێ کە زۆر کەم تەرخەمی پێوە دیارە زۆر باش مامۆستا ڕاهێنانی منداڵ لەسەرەوەی کە بخوێنێتەوە وەکۆڵە کتێبی لا خۆشەویست بکرێت بەتابەت لە بواری منداڵانە و پاشتر هەڵکشانی بەرەو ئەو کتێبانی کە ئیدی بەپێی تەمەنی ئەو تەمەنەی خۆی ئەوە ئەخوازێ ئەمەش جۆرێکە لە ئەدەب و هونەر وەکۆڵی خوێندنەوەی کتێب خۆشەویستکردنی کتێب لای منداڵ لە چێتە چوارچێوەی ئەدەب و هونەرەوە بەڵێ تۆ ئەدەب و هونەر حتمما لە بواری ئێستا کە چیرۆکێکە نووسی ئەدەبە شعرێکە نووسی ئەدەبە ڕۆمانێکە ئەمانە هەمووی لە بواری ئەدەبیە یان کۆمەڵێک وێنە کێشانە ئەمە هونەرە یان مۆسیقایە هونەرە ئەمانە تۆ ئەگەر مناڵەکە نێت نەخوێنێتەوە یعنی ئەدەب و هونەر لەکۆ پەرە ئەسێنێ یان گەشە ئەکا یان مناڵەکە فێری تامەزرۆی خوێندنەوە ئەبێ لە ڕێگای خوێندنەوە ئەمیش محاولە ئەکا شعر بنووسێ ئەمیش محاولەکە چیرۆک بنووسێ ئەم محاولەکە داڕشتنێکی جوان بنووسێ ئەتوانێت کە گەورە بوو ئێستا مشکلەی گەورەی ئێمە چییە نەخوێنەواریە یعنی سیرەکەی کەمترین خوێنەرمان هەیە بڕۆ مەکتەبەکان بڕۆ ئەوە ڕۆژنامەکان کەس نایکڕێ ئەوە کتێبخانەکان چۆڵە ئەوە سیرەکەی زانکۆ تەواوەکە تااقەتی خوێندنەوەی کتێبی نییە لە ماڵەوەیە باوکە دایکە نابینی کتێبێک بەدەستیانەوە هەر مەشغوڵی کەسابەت و ئیش و کاری ناوماڵ و ئەو جۆرەشتان ئەمە چییە ئەمە حەزی خوێندنەوە لە مناڵیەوە لای ئەم کەسە دروست نەبووە و ئەگەر حەزیش دروست نەبوو حەزی خوێندنەوەش دروست نەبوو بێگومان کە نەخوێنەواری پەراسێنێ کە نەخوێنەواریش پەریسن نەخوێنەواری هەرەوە نییە تۆ نەزانی بخوێنیتەوە بنووسی یعنی تۆ کە لە مجتەمەعی کابووی کتێب کەم خوێنرایەوە کتێب تیراژی کەم بوو کتێب ئەهەمیەتی نەبوو ڕۆژنامەت نەبوو گۆڤاری مناڵانت بە تیراژێکی زۆر نەبوو ئەمە دەلالێت لەوە کە ئەم مجتەمەعە ئەم کۆمەلگایەکی نەخوێنەوارە تااقەتی خوێندنەوەی نییە بۆ هەر لە مناڵیەوە ڕانەهێنراوە یعنی تۆ لە ڕێگای چیرۆکێکی خۆشەوە مناڵەکە تامەزرووەکەی بۆ خوێندنەوە لە ڕێگای شعرێکەوە تۆ مناڵ تامەزرووەکەی شعرێکی جوان والی ئەەکەی بیری فراوانکەی بیر کاتەوە مەجای ئەدەی ئەم خەیاڵ بکە ئەم خەیاڵە وای لێ بکە کە داهێنان بکە لە ژیانی خۆیان شتی جوان بەرهەم بێنێ فێری ڕازگۆیی بێ پەروەردە ببێ لە ڕووی هەتا لە ڕووی ئاکاریشەوە
ئینسانەکە فێریەوە بێ درۆنەکە فێری ئەوە بێ ڕازگۆ بێ فێری ئەوە بێ کۆمەڵێک شت هەیە کە لە بواری ئەدەبە ئەچێتە بواری پەروەردەشەوە ئەچێتە بواری فێرکردنەوە کە هەموو ئەمانە لە ڕێگای نووسین و خوێنەوە ئینسانەکە ئەتوانێت گەشە بە تواناکانی خۆی بدا کە لای ئێمە چ وەکو حکوومەت گرنگی نادا بەو جانبە چ وەکو مجتەمەعی مەدەنیش یعنی بەو ڕێژەیەک سیرەکەی کەمتر ئێستا وردە هەندێک ڕێکخرا و دروست بوون بۆ خوێندنەوە بۆ کتێب خوێندنەوە بۆوانە بەڵام سیرێکی لە مەجای مناڵە ئەوەش نییە ئەمە تقریبا تەنها گەورەیە بۆیە سیرێکی نەخوێنەوەیەکی زۆر ڕووی کردوت ینی ئەبینی ماڵێک نبینی کتێبخانەیەکی هەبێ لەواجێت لە سەم ماڵە چەند ماڵێکی کەم کتێبخانەیەکی تیا بێ بتوانن مناڵەکانیشان عادەتەن مناڵ ڕنگدانەوەی دایک و باوکیانە وەکو چۆنەڵێ درەخت بەروبوومەکەی لە بەردەم خۆیان ئەکەوێتە خوارەوە جاری واشەیە سێرەکی لە ماڵێکە کە کتێبخانەشی هەیە کتێبیشی هەیە باوکو دایکەکەش ئەخوێنەوە خوێنەوارن کەچی سێرەکەی ئێستا چۆنەڵی تەکنۆلۆژیا وای کردووە هەم ئەو ماڵە کەمترین دایک و باوکەکە ئەخوێنەوەتیایە هەم مناڵەکانیش تااقەتی خوێندنەوەیان نییە بۆ چونکە شتێک نییە هاندانێک نییە بۆ مناڵەکە بتوانێت بخوێنێتەوە یان ئەو بەرهەمانی کە هەن سەرنجڕاکێژنی من وەکو وتم ینی لە وڵاتان سێرەکەی ئێستا کتێبەکان وایان کردو دەنگ دروستەکە ینی ڕسمی تایە ڕسمیکی زۆری تایە یان بەرگەکەی بووکەڵی پێوەیە بۆچی بۆی مناڵەکە ڕاکێشێ و ئارەزوی خوێندنەوەی کتێبەکە بکە خۆم هینەکە ئەوە نییە وێنە کێشانەکە یان بوونی وێنەکە ئەوە نییە کە بۆ پڕکردنەوەی گۆڤارەکە بێ نا بۆ سەرنجڕاکێشانی مناڵەکەی بۆ خوێندنەوە یانی تۆ لە ڕێگای ئەو شتە هونەریانەوە خزمەت بە چیەکەی خزمەت بە ئامانجێکی گەورەترەکەی کە بریتێ لەوەی حەزی خوێندنەوە لە لای مناڵ دروستەکەی حەزی فێربوون لە لای مناڵ دروستەکەی ئەمانە هەمووی واکە کە مناڵ باشتر بتوانێت بەرەو پێش بچێ مجتەمەع بەرەو پێشتر بچێ خوێنەواری پەرە بسێنێ و کەمتر بوارەکانی تر کە ئینسان سەرگەرمەکە بەشتی لاوەکیەوە هێن بکات ئینسان مەشغوڵکە بەشتی لاوەکی زۆر باشە مامۆستا ئایا هەموو منداڵێک ئەم حەز و خولیایە ئەم هەموو بەهرە و توانایی تێدا یام ئەمە شتێکی تایبەتی و بەشێ لە منداڵەکان تیاندایە و بەشێک لە منداڵەکانیش بێ بەشبوون لەم وەکوڵێ نعمەتە خواییە بەڵێ خۆی خواڕستێک مرۆڤ هەموو مرۆڤەکان ینی حەزی فێربوونیان هەیە بۆیە سێرەی مناڵێک هەل کە سەر پێ ئەکەوێتە سەر پێ ئێوێ شت شارەزابێ ئێوێ شت ینی دەوروبەرەکەی تاقیکاتەوە ئەم بەهرەیە کە لە لای مرۆڤەیە و خوای گەورە پێی بەخشیوە ئەمەیەوە ئەکا مرۆڤەکان سێرەکەی فێری زمانە بن ینی ئەو بەهرەی لاساییکردنەوە فێری لە گەورەکانەوە فێری قسەکردنە بن فێری دوایی فێری خوێندنەوە ئەبن دوایی فێری نووسینە بن دواتر چالاکیەکانی تری ئەدەب و هونەر جێبەجێ ئەکەن ینی لایەنە هەموو ئینسانێک لە خۆڕستکەوە ینی خوا ئەو بەهرەی پێیاوە بەڵام ئەگەر مەجالەکەی پێ بدەیت مەجالێکی زیاتری پێ بدەیت ئەو بەهرەکە خێراتر گەشەکە یان چۆنەڵی لە ئاستێکی فراوانترە لە ئاستێکی گەورەترە زووتر ئەو کەسە ئەگا بە ئامانجی خۆی کە بریتە لەوەی کە لە ڕێگای ئەم هونەر و ئەدەبەوە تعبیر لە بوونی خۆی بکە لە ناو مجتەمەعە یان خۆی بسەلمێنێ تواناکانی خۆی بخاتە گەڕ کە بتوانێت لە ڕێگایەوە خزمەتێک بە مجتەمەع بگەێنێ و کە بتوانێت کارێکی باش بکە لە ناو کۆمەڵگایە زۆر باش ڕۆڵی دایک و باوک چێ لەوەی کە ئەدەب و هونەر خۆشەویست بکە لای منداڵەکانی لای کوڕ و کچەکەی بێگومان قوتابخانەی یەکەم و سەرێکی لە لای مناڵ باوکە دوایی باوکو دایکە دوایی ئەچێتە دەرەوە هەم کۆڵانە هەم کوێپیانە قوتابخانەیە بەڵام ئێستا ئێمە ئەبینین تەلەڤیزۆن ئەو ڕۆڵەی زیاتر لە باوکو دایک سندوتەوە یانەڵین کەناڵەکانی تری وەکو تەکنۆلۆژیا ئەو ڕۆڵەی زیاتر لە باوکو دایک وەرگرتوتەوە یعنی ئێستا ئەبینین مناڵێک ئەوەی لاسایی فلان کارتۆنێکە کاتەوە یان ئەوەی کە
بڵین بوارەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوانە گەنج و بڵین لاو ئاڕاستە ئەکا ئەوەندە دایک و باوک ناتوانن مناڵەکانیان ئاڕاستەکەن ئەوەی تەلەڤیزیۆن ئەخلاقیات و هەڵس و کەوتی کەسەکان ئاڕاستە ئەکا ئەوەندە دایک و باوک ڕۆڵیان نەماوە لە ناو مجتەمەع جاران کە تەلەڤیزیۆن نەبووە یان ئەگەر هەبوو بێ کەم بووە یان ڕۆژنامە زیاتر باوک و دایک ڕۆڵیان بینیوە لە چیا لە پەروەردەکردنی مناڵە لە فێرکردنی مناڵە دوایی چۆتە کۆڵان کە هەمان پەروەردەی ماڵەکانی تر بۆ کە وەکو ئەم پەروەردە کراون دوایی چۆتە قوتابخانە مامۆستا شتی فێر کردووە بەڵام ئێستا سێرەکەی ڕۆڵی مامۆستاش کەم بۆتەوە ڕۆڵی دایک و باوکیش کەم بۆتەوە بەهۆی چیەوە بەهۆی ڕاگەیاندنەوە ڕاگەیاندن ئێستا کارێکی کردووە کە ئەو ڕۆڵی قۆڕخ کردووە بۆ خۆی و بۆیە ئێمە زۆر جەختەکەینەوە لەسەرەوەی کە ئەبێ ڕاگەیاندنەکان زۆر وریایانەتر و شیارانەتر یان زیاتر برۆ بدەن بەلایانی ئەدەب و هونەر و ماوەی مناڵان یعنی ئێستا ئەبینین زۆر کەناڵی زۆر دەگمەن و کەم هەیە یان لە نتاقێکی جوغرافی کەمایە یان نەبووتە شتێکی فراوان بۆ هەموو مناڵان و هەموو مناڵێک دڵی پێی خۆش بێیان هەموو جانیبەکانی مناڵانی گرت بێتە خۆی چکاتەوە ئێمەسانین ئێستا ڕاگەیاندنیش بۆ بە ئیختیساس لە بواری مناڵانیشە وەرزشی مناڵان یان لایەنی هونەری یان ئەدەبی مناڵان زۆر کەمە ئەبینین سێرەکی لە کەناڵەکە هەموو ئەمانی جێ کردوێتەوە لە ماوەیەکی کەمان کە مناڵ هەموو کاتەکانی ناتوانێت بە دیار تەلەڤیزیۆنەوە چەند کاتێکی محەدەد هەیە لەو کاتەشا تۆ ناتوانانی هەموو ئەو بوارانە پێشکەشکەی بۆیە سێرەکی ڕاگەیاندن کە ئەم ڕۆڵە گرنگی هەیە ئەو ڕۆڵەی لە دایک و باوک سندۆتەوە کە بتوانێت مناڵ ئاڕاستە بکە مناڵ پەروەردە بکە مناڵ فێر بکە سێرەکەی ڕاگەیاندنەکانیش سێرەکەی ئەو مەجالەیان زۆر بە شێوازێکی کەم و کورت یان هەر ئەسڵەن نەبوو یانەوە تا لاواز یانەوە تا چۆنەڵی ئاڕاستەیەکی خراپ بە بوارێکی پەروەردەیەکی خراپ مناڵ پەروەردەکە کەناڵەکان زۆرێک ئەبینین ئێستا هەموو تەلەڤیزیۆنەکان بوونەتە تەلەڤیزیۆنی دۆبلاژی فیلمی تورکی و چیچیوانە کەمتر گرنگیە دەن بەلایانی بواری مناڵان یانەوە تا تەلەڤیزیۆنەکە هەمووی سیاسیە هەمووی هەواڵە هەمووی باسی هەواڵی ناخۆشیش تەبعاً کوشتن و بڕین و چی هەموو ئەمانێ کەمتر لایەنی ئەدەب و هونەر و ینی کەناڵێکی تایبەت بە ئەدەبی بە هونەری بە مناڵان هەبێ ئەگەر هەش بێ زۆر کەمە ئەگەر ئەو کەمانش زۆر بڵین لە ئاستێکی ڕاقییانین بەرزانین تەواو پێداویستیەکانی مناڵ پڕ ناکەنەوە بۆیە دایک و باوک ئەرکێکی قورسی هەیە هەمەوە تا مناڵ گۆشەگیر بووە بە دیار ئایپاتێکەوە بە دیار تۆڕێکی کۆمەڵایەتیەوە یان بەوانەوە کەمتر سەریە پەرژێتەوە لەوەی باوک و دایک بتوانێت ئاڕاستی کە بڵێ کوڕم بخوێنەرەوە بنووسە گۆڤارێکی بۆ بکڕێ کە ئەچێتە بازار ئەوەندەی خەمی ئەوەیەتی شتێکی خۆش بۆ مناڵەکەی بکڕێیان جلێکی بۆ بکڕیانینێکی بکڕێ خەمیەوەی نییە گۆڤارێکی لەگەڵ خۆیان بیکڕێ کتێبێک بکڕێ کتێبێکی بواری مناڵان بکڕێ بیباتەوە بۆ مناڵەکەی بڵێ کوڕم تۆ هیچ نەبێ ئەم مانگە ئەم کتێبە بخوێنەرەوە یان ئەم هەفتەیە ئەم گۆڤارە هەر سەیرێکی بکە بزانە شتی دوو شتی لێوە فێر بە بیخوێنەرەوە بۆیە سێرەکەی ڕۆڵی دایک و باوکیش ئێستا زۆر قورس بووە و کەم باوک و دایک هەیە ئەو حەزەی هەبێ یان چۆنەڵی ئەو هەلە بقۆزێتەوە بتوانێت مناڵەکانی وا لێ بکە ڕووکەنە خوێندنەوە نووسین لایەنە ئەدەبیەکان یعنی گەشە بە مناڵەکەی با لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی هونەریەوە بیخاتە دەورەیەکەوە فێری مۆسیقا بێ فێری یعنی جۆرێک لە وەرزش بکات زیاتر هەندێک ئێستاش پەیوەندی هەیە بەو قەیران و ئەو نەبوونی و ئەو حاڵەتە نامستەقڕی کە لە کۆمەلگای ئێمە ئێستا هەیە چ لە بواری سیاسی چ لە بواری ئابووریە ئەمانش ڕۆڵیان هەیە کە ئێستا
مناڵان زۆر بێناز بن و زۆر ئەو شتانیان کەم زۆر باش مامۆستا چۆن پەرە بە توانا و لێهاتوویەکانی منداڵ بدرێت چۆن پەرە بە و توانا و لێهاتوویە کە لە منداڵدا هەیە وەکو جەناب دامەشت پێکرد ئایا ڕۆڵی کێیە کە پەرە بەم توانا و لێهاتوویە بدە؟ ڕاستە مناڵ پێکاتووە لە جەستە لەگەڵ ڕۆح لەگەڵ فکر و بیرکردنەوە و مێشکیە یعنی تۆ بێ لە هەر سێ ڕوانگەکەیەوە ئاراستەکەی یعنی بەداخەوە لای ئێمە وا هەستەکەی مناڵ هەرەوەیە کە بخوا و سیحەتێکی باشی هەبێ و تۆزێ هین بەس لایەنە ڕۆحیەکەی یان لایەنە فکریەکەی یان لایەنی جەستەیەکەی گرنگی پێنادرێ یان لایەنی زانست و زانیارەکەی گرنگی پێنادرێ کە تۆڵی هەموو لایەنەکان ڕۆڵە بینن لە برودان بە مناڵ چۆن گەشەی پێ بدەین بەتایبەتی لە قوتابخانەکانە لە ناوەندەکانی خوێندنە یان لەو شوێنانی کە خول ئەکرێتەوە بۆ مناڵان یان نادیەکان کە شوێنی وەرزش و یاری و ئەو شتانن بۆ مناڵان ئەمانە هەمیان ڕۆڵیان هەیە لەوەی کە بتوانن مناڵ پەروەردە بکەن هەروەها حکومەت بتوانێت لە ناو گەڕەکەکانە وەک چۆن ئێستا ئێمە ساحەمان هەیە ساحە بۆ یاری بۆ دووگۆڵی زیاتر بۆ گەورەکانە بەڵام نبینی لە گەڕەکەکانە حکومەت ئەوەی کردبێ کە باخچەیەک بۆ مناڵان بکاتەوە ئەو مناڵانە بتوانن لەوێ یاری تیا بکەن یانەوە تا قوتابخانەکان سیرەکەی ئەو شوێنانی کەمە کە بتوانێت مناڵتیایە یاری بکە یان بتوانێت فێری ئالەتی مۆسیقی بێ یان فێری وێنە کێشان بێ یان فێری ئەو جۆرەشتانە بێ ینی تۆ توانی حکومەت هاندەرێکی سەرەکی بێ بۆ بواری ئەدەبی مناڵان هونەر و ئەدەبی مناڵان لەگەڵیشە ڕێکخراوەکان کە بتوانن خولی بەردەوام خول بکەنەوە و بتوانن ئیسیفادە بکەن لەو فەراغ و لەو مەجالانی کە مناڵ هەیەی بە تایبەتی لە دوای تەواوبوونی قوتابخانە کە توانی لە هاوینانە بە تایبەتی خولی سەرەکی بکرێتەوە بۆ برەودان بە تواناکانی مناڵان لە ڕووی هونەری لە ڕووی وێنە کێشان لە ڕووی ئەدەبیەوە گرنگیان پێ بدرێت. زۆر باش مامۆستا ئایا تەکنۆلۆژیا بەکارهێنانی ئایپاد مۆبایل تەلەڤیزیۆن کۆمپیوتەر وە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمەژە چێتە چوارچێوەی ئەدەب و هونەرەوە منداڵ دەتوانێت وەکو بوارێک یا وەکو لایەنە لە لایەنەکانی ئەدەب و هونەر سوود لە لایەنەکانی تەکنۆلۆژیا وەربگرێ؟ بێگومان تەکنۆلۆژیا وەکو هەموو ئالەتێکی تر دووسەرەیە یعنی هەم قازانجی هەیە هەم زەرەریشی هەیە ئەگەر نەزانی بەکاری بێنی بێگومان ئەو بابەتانی باست کرد لە تەکنۆلۆژیای ئێستا بڵاو بۆتەوە بە تایبەتی لە یاری ئەلکترۆنیەکان و بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و یان هەر بوارێکی ترە ئەگەر بۆ مەجای ئەدەب و نووسین و فێرکردنی مناڵان بەکاربێنێ لە ڕێگای وێنە کێشان ئێستا خۆ زۆر لە ئایپادەکان یان ئەو یاری مناڵانەکان تایەتی ئەتوانێت مناڵ فێرەکان وێنە بکێشێ ڕەنگەکان بناسێ ژمارەکان بناسێ کاری فێرکردنی تایە کاری ئەدەبی تایە کاری هونەری تایە هەموو ئەمانی تایە یان بتوانێت لە ئایپاتەکەیە مۆسیقا بژەنێ ئیتر ئەم مۆسیقایە وەکو پیانۆ بێیان هەشتێک بێتوانێت بەکاری بێنێ بەڵام ئایا ئێمە ڕێنیشاندەرمانە یان کەسێکمان نییە ڕێگاکەی پێنیشان با کە بەکاری بێنێ چۆن ئەمە بەکار بێنێ یعنی ئەم مناڵە ئەم ئالەتە چۆن بەکاربێنێ ئەم ئالەتە تەکنۆلۆژیایە خۆ ئەیتە دەسی ئەو هەر ئەگەر مناڵەکە عادەتەن ئینسان سیفەتێکی تەمەڵیتیایە حەزەکە شتەکە هەر سیرکە یعنی هەر تااقەتی خوێندنەوەی نەبێ یانەوە تا تااقەتی بەحەلکردنی شتێکی نەبێ یان تااقەتی نووسینی شتێکی نەبێ یان تااقەتی خوێندنەوەی کورتە چیرۆکێکیشی نەبێ بەڵام تۆ ئەگەر کەسێکە بێ ئاراستێکا بە تایبەتی دایکان و باوکان کە بتوانن لە مەجای لە ماڵەوە کە سەرپەرشتی مناڵەکانیانەکەن بتوانن
چ لە بواری ئەدەبیە وەکو هەوڵ بدەن لەگەڵیانە چیرۆک بخوێننەوە دوای چیرۆک بنووسن یان شعر بخوێننەوە شعر بنووسن تعبیر لە ڕاوبۆچوونەکانی خۆیان بکەن لە ڕێگای ژانرە ئەدەبیەکانەوە یان تعبیر لە خۆیان بکەن لە ڕێگای بابەتە هونەریەکانەوە کە وێنە کێشانە کە مۆسیقایە کە بابەتی وەرزشە یاریکردنە هەموو ئەمانە سیرەکەی لە هەموو کەسێکە کۆمەڵێک بەهرەی گرنگ هەیە بتوانێت ئەو کەسە لە پاشە ڕۆژە کەسێکی زۆر گەورەی لێ دەربچێت لە بوارەکانی ئەدەبە لە بوارەکانی هونەرە کە بتوانێت کەسێکی گەورەی لێ دەربچێت بەڵام یەکەم ڕەخساندن گونجاندنی بارودۆخێک بۆ ئەو مناڵە وەروەها پێدانی وەسیلە هۆکارەکان تۆ مناڵێک ئەگەر داوای لێ بکەی وێنە بکێشێ ئەگەر نەتوانی قەڵەم و بۆیی بۆ پیا بکەی یان ئەگەر نەتوانی وەرەقەیەکی بیتە دەست بڵێ کوڕما من وەرەقەیەکە بۆ وێنە کێشانیان فڵچە و بۆیە و ئەو جۆرەشتانی بۆ فەراهەم بکەی ناتوانێت ئەو مناڵە نازانێت لە بیدایەتەوە چۆن وێنەیەک بکێشێ یانەوە تا تۆ لە ڕێگای هینەکانەوە لە ڕێگای ئەوەی ئالەتە تەکنەلۆژیایەکانەوە یانی تۆ ئەمە ئەگەر مناڵەکە هەر بۆ جۆری بەکارهێنانەکەی زۆر دەورە بینێ بڵێن ئەو بوارە تەکنەلۆژیایەکە ئەگەر هاتۆ مناڵە نەزانێ بەکاری بێنێ بێگومان زەرەری لێەکە بەڵام ئەگەر کەسێک هەبێ ئاراستەی بکە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە یان ئەم ئالەتە تەکنەلۆژیانە لە ماوەیەکی کەمە بەکاری بێنێ و کاتەکانی تری زیاتر بدا بە بواری خوێندنەوە و نووسین و بواری وەرزش و یاریکردن و گۆرانی و مۆسیقا و هەموو بابەتەکانی تر لە ژیانیا ئەتوانێ بواری بۆ بکاتەوە و ئیسفادەیان لێ بکە. زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم ئایا هەموو بوارەکانی ئەدەب و هونەر سوودبەخش و چاکن بۆ منداڵەکان یان وە کۆڵی ئەدەب و هونەری زیان بەخشیشمان وە کامانن ئەو ئەدەب و هونەرانی کە دەبنە مایە زیان بۆ منداڵەکانمە لە سەرەتای بەنامەخۆی جەناب داماشت بۆ کرد کە زۆر جار ئەوانەی کە لە پشت بەونە ئیفلام کارتۆنێکەوەن یان نووسەری چیرۆکێکەوەن فکر و فەلسەفە بۆچوونی خۆیان دایانەوێ لە ڕێی ئەم ئیفلام کارتۆنەوە لە ڕێی ئەم کتێبە بەئاخنە مێشکی منداڵەکانەوە ئایا ئەدەب و هونەری شتی زیان بەخش لایەنی زیان بەخشی هەیە وە کامانن ئەو ئەدەب و هونەرە زیان بەخشانی کە زیان بە منداڵەکانمان ئەگەێنن خۆی لە ڕاستیە بێگومان هەموو شتێک وەکوتمان ئەتوانێت بەلایەنی زیانە بەکار بهێنرێ و بەلایەنی باشەشا بەکاربێنێ بە هەمان شێوە ئەدەب و هونەریش ئەگەر هات و چوارچێوەیەکی بۆ دیاری نەکرێ لەو چوارچێوەیە بەکار بهێنرێ بێگومان زەرەری ئەبێت ئەدەب و هونەریش بە هەمان شێوە کاتێک مناڵێک چیرۆکێک کە خوێنێتەوە ئەبێ بزانی ئەو چیرۆکی کە نووسراوە کێ نووسیوێتی ئایا ئاستی نووسینەکەی چۆنە یان بەتایبەتی لە ناوەندەکانی بڵێن ڕاگەیاندنە ئەبێت ئەو چیرۆکانی کە بۆ مناڵە نووسرێ ئەبێ لایەنی سایکۆلۆژیای مناڵ ڕەچاو بکرێ و ئەبێ لایەنی چۆنەڵی کە شێوازێک نەبێت زەرەر بەلایەنی فکری مناڵەکە بگەێنێ یان لایەنی پەروەردەیی مناڵەکە بگەێنێ بێگومانە بێ چۆنەڵی ورتر دیقەت بدرێ یعنی لەبەروی کە تۆ لە ئەدەب و هونەری مناڵانە تعامل لەگەڵ چین و توێژێکی ناسکاکەی زۆر هەستیارە بە بەسیترین بۆچوون ئەم بۆچوونە لە مێشکی ئاچەسپێ و ڕنگدانەوەیە بێت لە داهاتووە لەسەر ژیانی ئەو کەسە بۆیە زۆر گرنگە ئێمە لە بواری ئەدەب و هونەری مناڵانە ڕەچاوی لایەنی باری سایکۆلۆژیا یان چۆنەڵی دەروون ناسی زۆر زەرورە بە تایبەتی ئەوانی کە لە بواری توێژەری کۆمەڵایەتیە کارەکەن بتانی بەکاریان بێنی یان چۆنەڵی ئیستیشارەیان پێ بکەی بزانی ئایا ئەم چیرۆکە لە ڕووی دەرونیەوە بۆ مناڵ ئایا هیچ زەرێکی نییە ئایا دوایی ڕنگدانەوەی خراپی نابێت لەسەر ئەم مناڵە ئەم فیلم کارتۆنە
تند و تیژی بەرهەم نایەنێ لای مناڵ ئەم قسەیە واناکە مناڵ فێری لاساییکردنەوەی چۆنەڵی وشەی ناشرین بکە یان چۆنەڵی لە ڕووی هەڵسوکەوتەوە کەسێکی شەڕەنگێز دروست نابێ یان کەسێکی چۆنەڵی بێئەدەب دروست نابێ لە بەرامبەر کەسانی گەورەیە بۆیە لایەنی ئەدەب و هونەری مناڵان زۆر جیاوازە لەگەڵ هی گەورەیە بۆیە بێ زۆر تەرکیزی بخرێتە سەر و باش چەندە ئەماژەم بۆ کرد کە کۆتا پرسیار بەڵام جەنابتان بە حکمەوەی کە بەڕێوەبەری نووسینی گۆڤاری خەندەی مناڵانن بۆ ئەوەی کەمێک باز لە گرنگی گۆڤاری خەندە بکەن وە لە ئێستادا گۆڤاری خەندە لە چ ئاستێکدایەوە بە پلان و بەرنامەتان بەتایبەت پێم خۆشەم کۆتایی بەرنامەکەم باز لە گرنگی و کاریگەری گۆڤاری خەندە بکەین و چ بەڵێن و ئومێدێکتان هەیە ئەم چ شتێک ئەدەن بە خوێنەرانی گۆڤاری خەندە لە داهاتوودا و ڕۆڵی بڵاوکراوە و ئەو نووسینایی کە لە بواری منداڵاندا هەن چۆن بەرز دەنرخێنن لە پەروەردەکردن یان لە بنیادنانی منداڵەکاندا لە بواری ئەدەب و هونەردا. دەستی خۆش بە پرسیارێکی زۆر باشت کرد بە تایبەتی ئێستا کە چۆنەڵی ڕۆژنامی کاغەز لە شەڕێکی قورسایە بەرامبەر بە مانەوەی بەرامبەر بە تەکنەلۆژیا بەرامبەر بە ئایپاد و ئایفۆن و تا ئەو لایەنی تەکنەلۆژیایە بە تایبەتی کەناڵی ئاسمانی و تەلەڤیزیۆن و ئەوانە بوارەکانیان تەسک کردوتەوە لە ڕۆژنامەی کاغەز بە تایبەتی هی مناڵانیش بێگومان گۆڤاری خەندە مێژوویکی دوور و درێژی هەیە و بەرهەمێکی باشی هەبووە و من چەنەها مناڵە ئەناسم کە لە سەرەتای مناڵیەوە بۆ خەندە ئێمەهانمان ناوە نووسینی هەبووە شعری بڵاو کردوتەوە ئێستا کەسێکی لێ دەرچووە کە ئێستا لە ئاستی زانکۆیایە کەسێکە زۆر ئەخوێنێتەوە کەسێکە بەرهەمی هەیە کەسێکە یعنی بۆتە نووسەرێک بۆتە ڕاگەیاندکارێک بۆتە کەسێکی لێ هاتوو لە مەجالەکەیە بۆیە یعنی ئێمە جاری وا هەیە ئێمە لەبەرەوەی کە دەستگایەکمان نییە هەڵسەنگاندن کا بڵین لەناو بێت ڕاپرسیەک بکایان بکۆڵێتەوە لەو ئەنجامانی کە بڵین ئەم چەند ساڵی کە ئەم گۆڤاری تیا دەرچووە ئەو کەسانی کە لەم گۆڤارانەیە شتیان نووسیوە و ئەم گۆڤارانە کە گەیشتووە بەدەسی ئەو مناڵانی کە ئەم گۆڤارانەیان خوێندوێتەوە وانە چ ڕۆڵ و تەسیرێکی هەبوو دوایی کە گەورە بووە یعنی تۆ ئەگەر بێت و لێکۆڵینەوەیەک هەبێ خەڵکانێک هەبن هەستن بە لێکۆڵینەوە لەم مەجالەیە شتی گەورە گەورەیان بۆ دەرەکەوێت کە گۆڤارێکی مناڵان چەند کاریگەری هەیە لەسەر مناڵێک کە لە بیدایەتەوە ئەم ئاشنا ئەبێ بە خوێندنەوە بە نووسین یان خۆی تیابینیوەتەوە وێنی خۆی تیابینیوەتەوە وێنێکی کێشاوە ناروێتی بۆ گۆڤارەکە بڵاو بۆتەوە یعنی ئەم سیقەبوون یان ئەم متمانە بوونە بە خۆی کە لای ئەم کەسە دروست بووە نووسینێکی ناردووە بڵاو بۆتەوە وای لێ کردووە ببێتە نووسەرێک ببێتە خوێنەرێکی جددی کە گەورە بووە یان ئەم بوارانە وە بە تایبەتی گۆڤاری خەندە وەکوتم ئەو قۆناغەمان تێپەڕان کە هەر گەورەکان بنووسن بۆ مناڵان و مناڵان لاسایی گەورەکان بکەنەوە مناڵانیش بێن بەشداری بکەن بخوێننەوە بنووسن تەنانەت ئێمە ڕاپرسی بکەین لە لای مناڵ کە یان هەڵسەنگاندن کا بۆ گۆڤارەکە بتوانێت ڕەخنە بگرێت لە بابەتێکی ناو گۆڤارەکە کە بڵاو بۆتەوە کە جاری وایە گەورەکە ئەینووسێ مناڵەکە ورترتیایە لە بوارەکەی خۆیان دیقەتی زیاترە کە زۆر جار ڕەخنەمان یانی پێش ئەوەی گۆڤارەکە دەرچێ ئێمە دامانە بە چەند مناڵێک ڕەخنەی جددیان گرتووە لە شتێکا کە ئێمە وەکو گەورە هەستمان پێ نەکردو مناڵەکە هەستی پێکردو بۆی گۆڤاری خەندە ئەگەر بێت و دعمێکی بەقوت ئێمە زانین دعمی مادەکەی بەو شێوەیە نییە بۆیە درەنگ دەرەچێ بۆیە تیراژێکی کەمە ئالیەتی تەوزیعی ئێمە بینین هەر لە کوردستانە ئالیەتی تەوزیعکردنی ڕۆژنامە و گۆڤار زۆر خراپە یعنی ناگا بە هەموو کوچە و کەناڵ و هەموو مەکتەب و یان هەموو کۆڵانێکە یان هەموو ماڵێکە ئەم گۆڤاری تابێ مناڵ بیخوێنێتەوە سوودی پێ بگەێنێ
هیوای سەرکەوتنتان بۆ خوازەوی زۆر سپاس بۆ ئامادەبوونیش لە بەرنامەی باس خواست. زۆر سواز بۆ ئێوەش دەستان خۆش بێ و مەمنون. سەرکەوتوو بن. بینەرانی بەڕێز خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوەی عزیزیش تا بە گەشتنەوەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان دەگەم. لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە بەڵێن دەکەین چی ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسان عهد و پەیمان باتە سەر ئیمان و بڕوایکی ڕاستەقینە ئەو وعد و بەڵێنە کە دەیدا کاتێکەوە ئیشکێنت بە چاوی ئەوە سەیریکە کە ئەمە مەعسیەت و گوناه و تاوانە. بە وعددان و بەڵێندان شتێکی سادە و سانا و هاکەزای قسەیەک نییە من بۆ تۆی بکەم ئاوا فڕێدەم بیخەوە مەیدانێکەوە لی گەڕێم. جێبەجێکردنی بەڵێنەکان وەکو کردنی نوێژ و ڕۆژ و زەکات و هەموو ئەو عیبادەتانەی تر وایە بەڕاست. ئەوانەی کە عهد و پەیمان ئەشکێنن لە هەردوو دنیا زەرەکەن